چوارەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی بەهارەمە ئەزمموی چوارەمین ساڵیەتی بە بەشداری نزیک بە 200 کۆمپانیا و کارگە و براندی جیاواز لە ناوخۆ هەرێمی کوردستان و دەرەوە هەرێمی کوردستانیش بۆ ماوەی دەڕۆژ بەردەوامە بێ. ئەو شوێنانەی کە بەشداریەکەن براندی خۆیان هەبێەوەتە خاوەنی کاڵا و بەرهەمی خۆیان بن، چکە لێرە کاڵا و بەرهەمەکان ڕاستەوخۆ لە دەستی یەکەوە ئەفرۆشرێ بە کڕیار و زۆر شوێنیشمانەیە خاوەنی براندێکن، بەڵام شوێنێکی دیاریکراویان نییە لە ڕێی ئۆنلاینەوە شت هاوردەی کوردستانەکان یاخود بەرهەم و کاڵایەکی خۆیان هەیە کە دروستیەکەن. ئەوە ئەم فیستیڤاڵی ئەمە دەرفەتێکی ناوازەیە بۆ ناساندنی ئەوان بۆی کە زیاتر خۆیان بە کڕیارەکانیان بناسێنن. وەکوتم ئەمە دەرفەتێکی ناوازەیە بۆ شوێنانی کە شوێنێکی دیاریکراویان نییە بۆ ساختکردنەوەی بەرهەم و کاڵاکانیان، لێرە زیاتر خۆیانە ناسێنن، ئەتوانن وەسفی بەرهەم و کاڵاکانی خۆیان بکەن بۆ کڕیارەکانیان. بۆ ئەمە دەرفەتێکی ناوازا بێ بۆوان ئینشاڵڵا لە دوایەمە بتوانن لە شوێنی خۆیانە کاڵاکانی خۆیان ساخت بکەنەوە. لە هەموو چینی تۆژەکان سەردانیان فیستیڤاڵاکرێ لەبەرەوەی ئەمە هەموو کاڵا و بەرهەمێکی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانی تا دەستەبەر کراوە لە هەموو بابەتە جیاوازەکان، بۆی لە هەموو چینی تۆژەکان سەردانەکرێەوە بە ئاستێکی زۆر باش. سوپاس بۆخوا بۆ ماوەی 3 ڕۆژ ئەتوان بڵم هەزاران سەردانیکاری هەبووە. ئەتوان بڵم هەر ساڵ و بارودۆخێکی تایبەت هەبووە، جایتر هەبوونی کۆرۆنا یاخود نەبوونی موچا یاخود بارودۆخی جیاواز، بەڵامەوەی گرنگی منە وەستاوین بەردەوامبیل لە کارکردن و فیستیڤاڵیش فیستیڤاڵی بازارکردن ئەمە هۆکارێکی زۆر باشە بۆ بازاریکردنی هاوڵاتیان، لەبەرەوەی کۆمپانیاکان کارگەکان خاون براندەکان لێرە داشکاندنی تایبەت بۆ بەرهەم و کاڵاکانیانەکەن، لەبەرەوە لە هەموو بارودۆخەکە بۆ هاوڵاتیان ئەمە دەرفەتێکی ناوازێ. صنایع دستی آوردیم، اینا همه ساخت خودمون هست، تولید کننده هستیم. اصفهان کارگاه داریم، این نوهاست، چوب های رنگ شده، استخوان گاو و شتر این شکل میشه، 1 میل میبریم و روی اینا میچسبونیم. این کار دستی خودمونه. من همسرم 50 سال کار میکنه، خودم 30 ساله که پلو همسرم هستم، با هم کار میکنیم. فستیوال ما هر وقت نمایشگاه زدن آمدیم. مشتری خیلی کم هست چون صنایع دستی نمیشناسن. ما خیلی توضیح میدیم ولی متوجه نمیشن. ایران بیشتر استقبال میکنن، اینجا نمیشناسن صنایع دستی رو. ولی خدا را شکر خوب بوده، مشتری اومده، توضیح دادیم، خرید ازمون، خدا را شکر عالی بوده همه چی. از مردم کردستان هم تشکر میکنیم، خیلی مهمون نوازن، مهربونن، میریم چیز میخریم، با اون برخورده خوب دارن، همه چه عالیه. زنان ایران دوست دارن که خودشون کار کنن و یک کمک خرجی باشن برای زندگی، به خاطر همین خودشون یا همراه همسرشون کارگاه دارن، کار انجام میدن یا میرن داخل کارخانه و کارهای دستی رو انجام میدن. خیلی استقبال میکنن از کار دستی و کار دستی رو دوست دارن، مثل قالیبافی. قالیبافی با دست انجام میدن، مثل زیورالات با دست انجام میدن، مثلا اینا، و خیلی زحمت میکشن، کار دستی رو خیلی دوست دارن. اینا این خاتم کار دستی. من خۆم زانکۆی سلێمانیم تاوا کردە بەشی کشت و کاڵ. بابەتەکەی من کە ئێستاکاریت یاکەم هیچ پەیوەندی نییە بە بەشەکەمە، بەڵام شتێک بە حەزی خۆلای خۆمە. من لێرە ئیشی دروستکردنی تابلۆکەم و هەروەها دروستکردنی ئەکسسوارات و تابلۆکانش پێی خواستی کەسەکانم، خۆم ئیشی ئۆنلاینەکەم و یەکەم جارە بەشداری پێشانگایەکی وا بکەم. کەمە ڕاستی من خۆم لە مناڵیەوە حەزم لێ بووە، یانی شتێ بۆ تیاما بووە. پۆلی دوی سەرەتایی بیرم وایە پێشانگامان کردوانێ. ئەو کاتەش یانی ئیشی دەستۆ شتانە بە قوڕە سەناعیشتمان دروستە کرد. ئیترەوە بۆ هەرتیامانەما بوو، بەڵام بەهۆی خوێندنەوە مەشغوڵیەتەوە هیچ یعنی پەرەم پێ نایابوو. ترەوە بوو تا زانکۆم تاوا کرد کە لە ماڵەوە بە هیچ شتێنێ بکەی. ئیتر هەوڵما پەرە بمەوە بە هەرەکەی کە لە مناڵی ماتیاما بووە. ئەو بیتر سوپاس بەخوا ئێستا کاری پێ یەکەم.
بەڵێ تا ڕێژەیەکی زۆر گرنگە لە برەوەی ئەمەوانکە لەگەڵ کڕیارەکان ماڵە ڕاستەخۆ بابەتەکان ببینن و داواکارەکانیش هاتوان ڕاستەخۆ لێرەوە بکەن و پێچکەلەوە داشکاندنێکی زۆریش ئەکرێت لەم پێشانگانە سان بەنسبە خۆمە زۆر داشکاندنم کردووە سعرەکانی لەگەڵ ئۆنلاینە زۆر جیاوازاتە زۆر کەمترە لێرە و ئەمەشوە بێچکەلەوە بۆم پێشانگاوە کە کارەکان پیشانی خەڵک بێ ئەو توانایی کە هەتە پیشانی خەڵکی بێت و خەڵکیش بابەتەکان تەبینە کارە دەستەکان زیاتر بابەتی جلی کوردین بۆ نەورۆز وەکە زانین هەمومان واتر بەهار و نەورۆزە خەڵک زۆربەی پێویستیەکانی بریتێ بێت لە ئەکسسوارات بۆ جلە کوردیەکانی ترەوە بیرم کردەوە کە ئەو کارەش بکەم لەگەڵ تابلۆکانە و سوپاس بەخوا کڕیارێکی باشی هەیە و ویستێکی زۆری لەسرە. لە مەریوانەوە هاتوین 4-5 نەفەرین بە یەک هاتوین ئەم کاری دەستی ژنانی لای خۆمانمان هێناوە بۆ ئێرە و لە پێشانگا دەیفرۆشین. وەڵاهی خاسە ئەرێ چون ئەوەڵ بارمانە ئەوەڵ کەڕەتەکەتین بۆ ئێراوە تایسە باش بووە. وەڵا پرسیمان وتیان شتێکی ئەم فستیواڵە شتێکی باشە و ئێمە توانین بەشدار بین و شتەکان خۆمان بناسێنین و بەخاتر ئەوە هاتین و تایسش کە خۆش بۆشکۆ وەڵا خەڵک زۆرتر ئەو شتانەی کە زۆر هی قەدیمە و لە زوو هەیە زۆرتر پێشوازی لەوە دەکەن وەکو ئەو کڵاوانەی خۆمان وەکو ئەو کڵاوانە کە بۆ سەرجلی کوردی دەبن کڵاشەکانی هی هۆرامانە بۆ کڵاشەکان زۆرتر پیاوەکان و ئەو شتانە نازانێت چی پێژن ئەوانە زۆرتر پێشوازی لێ دەکرێت تا کارەکان تری بەڵام ئەو کارانە کە زۆرتر کاری دەستی لەسەرکراوە کۆ گوڵدۆزیانە بازم ئەویان پێخۆشترە و کڵاشانەی ژنان کە گوڵدۆزی لەسەرکراوە ژنەکان زۆرتر پێیان جوانە و زۆرتر لەو شتانە ئیستقبال دەکرێت کە کاری دەستی زۆرتر لەسەر کراوێ ژن تابووە هەمیشە کۆمەک بوو هەمیشە کاری کردووە بەڵام پۆڵی وەرنەگرتووەلی ژنانی مەریوانی سەخەریکن بەرەوە ئەو شوێنەچن کە بتوان کاری دەستی خۆیان بفرۆشن و مستەقل بن و شکر زۆر باشە و شتەوە زۆر کەس زۆر ژنانێک لە مەریوان هاتوون بۆ خۆیان فروشکایان داناوە بۆ خۆیان دوکانیان داناوە کاردەستیەکان لەوێ دەفرۆشن ئیستا بە توریست بێ بە هاو شاریەکان خۆمان بێ زۆر باشترە لە پای ساڵای پێشوو فستیواڵهایەکی ئەوها باعث دەبێت کە ئەو ژنانە بێنێراوە شاید بسڵ ژنێک لە ماڵەوە شتانە دروستکاو لەو فستیواڵە زۆرتر ئەو کارانەی ئەناسێنێ بە خەڵک چۆن خەڵک هاتوچووی زۆرە لێرە و ئەوە زۆر باشە ئەگەر ئەم شتانە زۆرتر بێ ئەم فستیواڵانە زۆرتر بێ و ژنانێکی زۆرتر بتوانن بەشدار ببن ڕاحەتتر ئەتوانن کارەکان خۆشیان بفرۆشن.